It's now been 61 days since Russia invaded Ukraine, and it has been 74 days since my Russia counterpart. 61 ڕۆژ بەسەر دەستپێکی داگیرکاریەکانی رووسیا لە ئۆکرانیا تێدەپەڕێت. 74 ڕۆژ بەسەر ئەو بەڵێنەشدا تێدەپەڕێت هاوتا ڕووسیەکەم بە منیدا و دڵنیای کردمەوە کە ئۆکرانیا داگیر ناکەن. بە گوێرەی هەڵسەنگاندن و زانیاریەکانی ئێمە تا ئێستا نزیکەی 15,000 سەربازی ڕووسی لە ئۆکرانیا کوژراون. 20,000 ئۆتۆمبیلی سەربازیان تێک شکاوە یان دەستیان بەسەر داگیراوە، لە ناویشیاندا 530 تانک هەن. زیاتر لە 60 هێلیکۆپتەر و فڕۆکەی جەنگی رووسیا تێک شکاون. ئەو هێرشەی بڕیار وابوو تەنها یەک هەفتە بخایەنێت، ئێستا لە هەفتەی نوێیەم نزیک دەبێتەوە. هەفتەی ڕابردوو رووسیا دانی بەوەدانا کە کەشتی مۆسکڤا نوقم بووە. بەمەش دەبێتە دووەم کەشتی رووسیا لە سەرەتای داگیرکاریەکانیەوە لە ناو دەچێت. ئەمەش تواناکانی هێزی دەریایی رووسیای لە دەریای ڕەش کەم کردوێتەوە. پێمان وایە قۆناغی داهاتووی داگیرکاریەکانی رووسیا داگیرکردنی تەواوەتی دۆنباس و بەستنەوەی بە ماریۆپۆڵ و کریمیایە. گرنگە لەگەڵ هاوپەیمانەکانمان لە کۆمەلگای نێودەوڵەتی دڵنیا بینەوە ئۆکرانیا چەکی پێویستی پێدەگات. Significantly weakening their ability to bring their maritime assets to bear from the Black Sea.